وانەیەکی تر دەست پێ دەکەینەوە لەبارەی ڕوونکردنەوەی ئایدیای نەتەوە لە ناو فەلسەفەی ئەڵمانیا. پێشتر باسی ئەومان کرد کە ڕێگای پەرەسەندنی هەر ئایدیایەک نەک ئایدیای نەتەوە، ینی هەر ئایدیایەک لە ئایدیاکان ئەتا عینی دەبێتەوە کامل دەبێت چۆنە. و ئێستا شەر بەردەوام دەبین لەسەرەوە دواتر بەرەبەرە فکرەی نەتەوە باز لە فکرەی نەتەوە دەکەین کە فکرەی نەتەوە لە ناو ئەم دیالکتیکا ئاویش چۆن هین دەبێت، ینی ڕۆشن دەبێتەوە. تەوان بەر لەوە بچمە ناو فکرێ باسکردنی فکرەی نەتەوە و دیالکتیکی فکرەکە لە ناو بیرکردنەوە شتێکە لە وانەکەی پێش و کەمێک لێڵ بوو ڕوونتری دەکەمەوە. تۆزە دەزانم بابەتەکە تۆزە سەختە. ئەو پرسیارە کرا ئایا ڕوەک وەکو فکرەیەک پەتیە هەمەکیە؟ من لە وانەی پێشوە ئەوەی فکرەی پەتی و فکرەی هەمەکیم جا کردەوە. فکرەی پەتی فکرەیەکە تۆ لە دەوەی کە جوزئیە دەچی بۆ ئەوەی کە کولیە، یعنی ئەوەی جوزئیە هەرچی ئەوەی کە جوزئیاتی دروست کردووە، جیاوازەکانی دروست کردووە، تۆ ئەم جیاوازانە هەموو لا دەبەی بۆ ئەوەی بگەیتە ئەو خاڵێک کە لە نێوان هەموو جیاوازەکانە مشتەرەکە. فەرەزەن لە ڕوەکە ڕوەک مشتەرەکی هەموو نێوان هەموو ڕوەکەکانە، ئەوەی کە پێی دەوتێ ڕوەک. بەڵام وشەی ڕوەک ئەو فکرەی کە هەڵی گرتووە لەکوێوە دەستمان کەوتووە؟ لەوێوە کە ڕوەکەکانمان بینیوە جا گەیشتوین بە فکرەکە، یعنی ڕوەکەکانمان بینیوە، یعنی ئەمە تەنها چییە؟ عەمەلیەیەکی زەینیە، ئەمە فکرەیەک نییە گەشە بکات. تۆ دەتوانی زۆر بە ئاسانی، یعنی کاتێکی کەمی دەوێت بۆ ئەوەی تۆ شتەکان داماڵی ئەوەی مادیەت دای ماڵی بگەڕی بە شوێن فکرەپەتیەکە بدۆزیتەوە. ئەمە ئیشی لۆجیکە، بەڵام لۆجیکی ئەرستۆیی تەڵان. دواتر هیگڵ ئەم لۆجیکە لە لۆجیکێکی پەتیەوە دەگۆڕێ بۆ لۆجیکێکی کولی، لۆجیکێکی دینامیکی جوڵاو، لە لۆجیکێکی وەستاوەوە بۆ لۆجیکێکی جوڵاو، لە لۆجیکێکی زەینیەوە بۆ لۆجیکێکی عەقلی. یعنی ئێمە بۆ ئەوەی خاڵێکی کولی لە ناو کۆمەڵێ شتی جوزئیا بدۆزینەوە، ئەمە عەمەلیەیەکی زەینی و ئاسانە. گەیشتن بە خاڵە کولیەکە ینی گەیشتنە بەو فکرەپەتیەی کە لە هەموویانە عینی دەبێتەوە و شکڵی گرتووە. ئەوەیە لە پێناسەکانیش عادەتەن کاتێکە پێناسەی شتێک دەکرێت لە ڕێگەی داماڵینەوە دەکرێت بۆ ئەوەی شتێک تەواو جاکەیتەوە لە شتەکانی تر و بزانی چۆن ئەم شتار خۆیەتی، دەبێ هەموو شتانەی پێوەی لکاوە و زیادەن لایەن بیت. هەر شتێک دەست لێدا ویستت لای بە شتەکە نەما ئەو شتە چییە؟ ئەو شتە جەوهەری هەمەکیە. فکرەی زەینی ڕوەک نەک فکرەی عەقلی ڕوەک، فکرەیەکە بە لە ڕێگەی ئەوەی کە کۆمەڵێ ڕوەک دار و درەخت و لە بەردەممانە هەیە، حازرە لە بەردەممانە، ئەمانە هەمووی لە تۆوێکەوە بوون بە ڕوەک و عینی بوونەتەوە، ینی دەرکەوتون. سەرەتا هەمەکی بوون، دوایی دەرکەوتون و جوزئی بوونەتەوە دەرکەوتون. لەم دەرکەوتوانە لەمەی کە عینی بووەتەوە و دەرکەوتووە، ئێمە جارێکی تر بگەڕێنەوە بۆ فکرە کولیەکە بە ڕێگای زەینی دەگەڕێنەوە، بە واقعی ناگەڕێنەوە. یعنی چی؟ یعنی ئێمە نایەین بە واقعی هەرچی ڕوەکەیە هەمویان کۆکەینەوە لە تۆوێکە کە دواتر ئەم تۆوە هەموو تۆوەکانی تری لێژیا ببێتەوە و هەموو ڕوەکە جیاوازەکان بێتە ئارەوە. ئەم پرۆسەیە ڕووی داوە، ینی فکرەکە فکرەیەکی واقعیە. ئەوەی هیگڵ باسی دەکات دایمە باسی فکرە دەکات، باسی فکرەی زەینی ناکە، باسی فکرە دەکات لە ناو شتەکانە کە ئەم فکرەیە لە ناو تاریخە لە ناو واقعە گەشە دەکات. فەرزەن فکرەی ڕوەک
بمعنى هەمەکیەکەی ئەوەی کە فکرەیەکی پەتیە ئێمە لە ئێستا دەستمان ناکەوێت چونکە ئەو فکرە عینی بۆتەوە تازە و ئەو فکرە ساڵانێکی ویستووە و فکرە هەیە فەرزەن فکرەی نەتەوە لەوانەیە 1000 ساڵی بوێ هەتاوەکو ئەو فکرەیە عینی دەبێتەوە یعنی ئەم فکرەیە کە لە واقع عینی دەبێتەوە تاریخی خۆی هەیە لە عینی بوونەوە و دەرکەوتکردنی ئەم فکرەیە بۆ سەرەتا لە ناو کۆمەڵە مرۆڤە ئەمە ڕەتی بە ڕوحی گیانەوە هەیە ئەوەی کایگڵ ناوی دەنێ ڕوحی گیان فەرزەن ئەمە ڕوحی گیانە لە ناو ڕوحی نەتەوەیەک ڕادەسپێرێ بەوەی کە بگا بە فکرەیەک لە فکرەکان و ڕوحی نەتەوەیەکی تر نەگا بۆ فکرەیە بگا بە فکرەیەکی تر لە فکرەکان ئەمە ئەگەر لە ڕووی بایۆلۆژیەوە لەوانەیە شتێکی ئاوات بتوانین نزیک لەوە باس بکەین لەوەی کە لە ناو جیناتە هەموو خاصەتەکانن بەڵام کۆمەڵێکیان فعال دەبن لە کۆمەڵێ بەشەرا و لە کۆمەڵێ بەشەری ترە کۆمەڵێکی تریان فعال دەبن کە ئەمان نین ئەمان لێرە ڕاگیراون ئەمان لەوێ ڕاگیراون ئەمای کە هەموو خاصەتەکانی هەڵگرتووە لە خۆیان و جوزی دەبێتەوە کۆمەڵێکیان فعال دەبن لە کۆمەڵێ مرۆڤات جیان دەکەنەوە لە کۆمەڵێ مرۆڤی تر بامان شێوە دەتوانین لەمەوە تەسەوری چی بکەین تەسەوری فکرەکانیش بکەین لە ناو ڕوحی کولیە لە ناو ڕوحی کولیە هەمەکیە ڕوحی جیهان کام ڕوحا دەبێتە ڕوحی نەتەوە یعنی دێتە ناو خۆناغی دووەمیەوە ئەلێرە کۆمەڵێ فکرەی خۆی ئاشکرا دەکا لە ناو ڕوحی ئەم نەتەوە کە ئەمان فکرە لە ناو ڕوحی نەتەوەیەکی ترە ئاشکرا ناکات لە ناو ئەوە کۆمەڵێ فکرەی تر ئاشکرا دەکات بۆ نمونە بە لە مەوزوعی جینات تا زیاتر لەوانەیە ڕۆشن بێتەوە ئێستا لە ناو جیناتی هەر ئینسانێکە چاویشین هەیە ئەو خاصەتانە هەیە کە وا دەبیندێ لە ناوینێک مرۆڤایەتیاندا بەش کردووە بۆ کۆمەڵێ جنسی جیاواز ڕەنگی پێستی ڕەشەیە ینی هەموو ئەوەی کە لە مرۆڤەکانە بەرجەستە بووە هەیە بەڵام لە مرۆڤێکە کۆمەڵێک لەوانە فعالیت پێیا دەکەن و ڕەنگ و شێوە دەدەن بۆ مرۆڤە لە مرۆڤێکی شوێنێکی ترا کۆمەڵێ دانەی تریان چالاک دەبن ئەگەر ڕوحی جیهانی وەرگرین بە نسبەت فکرەوە دەکرێت تەسەورێکی ئاوای لێ بکەین کە هەندێک فکرە هەیە لە ناو میلەتێکە ئەم فکرانە وشاریان پێیا دەکرێت وە گەشە دەکەن دەکەونە ناو پرۆسەی پەرسەندنەوە و لە ناو ئەو میلەتە بەرجەستە دەبن و هەندێکی تریان لە ناو میلەتێکی ترا بەرجەستە دەبن بۆ نمونە فکرەی خوا و فکرە لاهوتیەکان لە ناو سامیەکانە بەرجەستە دەبن و ئاینەکان لە ناو ئەوانە ئەوان تایبەتمەندن بە ئاینەکان سامیەکان و هەرسێ دینەکە هەرسێکی سامی بەڵام فەلسەفە سێردەکەی سەرەتا تایبەتمەندە بە یۆنان تەنها لە یۆنانە ئەم فکرانە لە ڕێگەی یۆنانەوە دێنە دەری لە فلانە میلەتی ترا ڕەبتی لەوانەیە بە حکومەت و ئیدارە و سیاسەتەوە بهەبێت ئەم فکرەیەن کە لە میلەتێکی ترا لە هەر میلەتەکە فکرەیەک لە فکرەکان دەکەوێتە ناو تاریخەوە و پەرە دەسێنێ و لە ناو بەرجەستە دەبێت لەو میلەتە ئێستا تا حەدێک ڕۆشن کەواتە کە دەڵێن فکرەی پەتی لە هەمەکی جیاوازە لەوێوەیە فکرەی هەمەکی ئەگەر بگونجیان دوو ناوە خۆم بۆم داناوە بۆ جاکردنەوە دەکرێت ناوی دەقیقتر هەبێت دواتر لێ بندو ئەوەی هەمەکیە ئەم هەمەکیە لە ناو واقعەکە پەرە دەسێن ئەم هەمەکیە هێشتاکو گۆشت و ئێسقانی نەگرتووە هێشتاکو مادەی وەرنەگرتووە تاوەکو ئاشکرا بێ بۆ ئێمە چییە ئەم فکرەیە کە بەرجەستە دەبێت بۆ یەکەم جار بەرجەستە دەبێت و دێتە ئارام بۆ یەکەم جار لەبەر ئەوە لە ناو ڕوحی ئەو میلەتە زەمانێکی دەوێت هەتا ئەو میلەتە بەرجەستە دەبێت لە مادی دەبێتەوە عینی دەبێت دەردەکەوێت بۆ نمونە ئایدیا فەلسەفیانەی کە گریکەکان پێی دەگەن هەر بەل لە تالیسیش لەناو ئەو پەرسەننا ئەو فکرانە هەبوون تا گەیشتووەتە تالیس لە تالیسەوە یەکەم جار فکرەیەکی زۆر بەسیط دەردەبڕێ بەڵام ئەم فکرەیە
کە لەوانەیە فکرەکەت ئاوا بە جیا سێریکەی لە فەلسەفەی یۆنانی ئەم فکرەیە هەر فکرێکی هێستەکەی هیچە هەموو ئەوەی ئاوەیانی چی هەموو شتێک لە ئاوە هەموو شتێک لە ئاوە ئەمە فکرێکی زۆر بەسیتە بەڵام ئەم فکرە بەسیت نییە بۆچی بەسیت نییە دوای ئەوەی کە دەزانین دوای ئەو یەکێکی تر دێ دەڵێ هەموو فلانە یەکێکی تر دەڵێ هەموو فلانە لەبەرەوە لێرە مەوزوعەکە ئەوە نییە هەموو چییە ئاوە ئاگرە خۆڵە نە فکرەکە ئەوەیە ئەوەی کە هەمەکیە چییە ئەوەی کە هەموو شتەکان بۆی دەگەڕێنەوە چییە لەبەر ئەوەیە کە ئەم فکرە لە لای ئەوان لەخۆ لەناو ئەفسانەکانیشا هەیە حکایەتەکانەکە وا بیر دەکەنەوە ئەسلی گەردوون ئاوە تەنانەت لای یارسانەکانی سەرەتا ئاو هەیە لەناو حکایەتە دینیەکانە دەبینین بەڵام بۆچی ئەم فکرەیە ئاوا پەرەناسێنێ چونکە مەوزوعەکە ڕەبط دەبێت بە ئاوەکەوە نەک بە فکرە هەمەکێکەوە ینی لێرە یەکەم جار سیستەمەکە دەردەکەوێت پەیوەندی یەک بە هەمووەوە یەک بە هەمووەوە و ئەم فکرەیە تەبان هەر لەناو فکری فەیلسوفەکانان نییە کێشەکە ڕێک لەناو واقعی یۆنانە هەیە بۆچی لەناو یۆنانە کۆمەڵە دەوڵەتە شاری تەواو جیاوازن کۆمەڵە کوتلەی جیاجیا ئەمانە چی دایان کاتەوە بەیە لەکوێ پێیان دەوترێ هەمووی پێیان دەوترێ یۆنانی ئەوەی کە دەیان کاتەوە بە یەک چییە لە کاتێکە ئێمە سەیریان دەکەین هیچیان لەوی تریان ناچێت ئەم فکرەیە چ لە واقعی ئەوانە چ دواتر لە بیرکردنەوەی ئەوانە گەشە دەکا هەتا وای لێ دێ ئەو نظامە فەلسەفیە لە ناوی گریکادا دەمەزێت هەتا لە ئەرستۆ دەگاتە لووتکەی خۆی ئەمە فکرەیەکە و ڕوحی جیهان لە ناو ڕوحی ئەو میلەتە خۆی بەشەکی دەکاتەوە لە شتێکی دیاریکراوە لەبەرەوە ئەو فکرەی هەمەکی لای هیگڵ نابێ ئاوا لی تێبگەین کە فکرەی مجەڕەدە پەتیە بۆ معنایی کە ئێمە لە منطقا دەیخوێنین و فکرەیەکی مەفهوم نییە ئێمە فەهمیکەین فکرەیەکە لە واقعا هەیە و گەشە دەکات و هیگڵ نمونەی تۆوێک دێنێتەوە ئەڵێ ئەم تۆوە ئەمە فکرە هەمەکێکەکەی و ئەم تۆوە دواتر عینی دەبێتەوە ئاوای کۆمەڵە جیاوازی لە ناو خۆی هەڵگرتووە بەڵام سافە هیچی تیا دیار نییە ئەمەی کە هیچی تیا دیار نییە و پەتیە بەو جیاوازیانە نەفی دەکرێت لە یەکبوونەکەی دەخرێت جیاوازی دەخرێتە ناو یەکبوونەکەی ئەم جیاوازیانە لەکوێوە دێت دەڵێ هەر لە ناو هەناوی پەتیەکەوە دێت نەک لە دەرەوە بۆی دێت هەر لە ناو خۆیان دێت ئەمە دیالکتیکی هیگڵە و فعلەن هیگڵ دێنێت لۆجیک ڕێک دێنێتە ناو واقع و تاریخەوە لۆجیک تاریخی دەکات و لێرەوە کە من دەڵێم ڕوەک وەکو ئەوەی کە فکرەیەکە ئێمە بە ئەزمون ئەوەی کە درەختەکانمان هەموو بینیوە و سەر دەکەین کۆمەڵە خاستەتی مشتەرەکیان هەیە ئەو خاستەتە مشتەرەکانە کە لەناو هەموو ڕوەکەکانە هەیە ئێمە ناوی دەنێن ڕوەک ئەمە فکرەیەکی کولیە چونکە ئێمە جوزەکان لە جوزەکانمان داماڵیەوە دەستمان کەوتو فکرێکی پەتی عەفوەن نەکولی ئەمە فکرێکی پەتیە چونکە بە پرۆسەی داماڵین و پەتیکردنەوە لە جوزئیات دەستمان کەوتووە ئەمە فکرێکی زەینیشە واقعی نییە هەر لە زەینایە بەڵام فکرەی هەمەکی ئایدای هەمەکی بۆ معنایەکە لە لای هیگڵ هەیە ئەوانیە ئەگەر بێت و تەسویریکەین چییە تۆوێکە فکرەکە تۆوێکە کە ئەلێرە دانراوە کاتێک ئێمە سێری ئەم تۆوە دەکەین هەر ئەوەندە دەزانین ئەمە تۆوی ڕوەکە بە معنایەکی تر هەموو ئەوەی کە ڕوەکە لەناو ئەم تۆوە کۆ بووەتەوە دواتر کام تۆوە دەنێژین اینجا سنفەکەی خۆی جا دەکاتەوە دەری دەکات ئەوانە پێشتر ئەم تۆوە دەکرێت تۆوی هەر ڕوەکێک لە ڕوەکەکان دەکرێت فکرەکەش بە جۆرێکی تر لێک بینەوە ئاوای لێکەین کە لە ناو تۆوی هەر ڕوەکێکە هەموو تۆوەکانی ئیمکانیەتی هەموو تۆوەکانی تر هەیە تۆوی هەموو ڕوەکەکانی تر هەیە
كإمكانيتي توي هم روكا كاني ترهيا لناو أم توا كاميان فعال دبي ديارنيا كاميان فعال دبي كدينيجين إنجا أو فعال دبي ك دياري دكا صنفك جا دكاتوا دوای صنفك جا كردوا فرزا لبولي يا كان يا لبولي قدار كان أو قديان هي أو جا دبيتو در دكوي كامل لبولي فلانو لبولي فلانية أما لبولا عيني دبيتو يعني اشتاكو بتواتي نازانين چيا كي دزانين چيا حتى دبيتو بخوي گوێزەکە دەبێتەوە بە گوێز کە بوویەوە بە گوێز اینجا ئێمە دەزانین ئەمە گوێزە ئەوە ئەم گوێزەی کە دەینێژین ئەم گوێزەی سەرەتا ئەوە گوێزێکی کولیە کە بوویەوە بە گوێز ئەوەی کە دەبێتەوە بە گوێز ئەوە خۆی تەعین دەکات ئەوە خۆی دەبێتەوە بەخۆی خۆی دەبێتەوە بەخۆی یعنی ئەمە دەیەوێ گوێز بێت و دەبێت بە گوێز ئێستا وازانم ڕۆشن فکرە کولیەکە ئەوەیە طبعا ئەم فکرەیە دواتر لە مۆنادەکانی لایبنیتزا هەیە کە لە ناو هەموو مۆنادەیەکە هەموو ئەوەی لە مۆنادەکانی ترا هەیە لە میشا هەیە ئەمە فکرە کولیەکەیە لە ناو هەموو تۆوەکان هەر تۆوێک دەبینی یا لە ناو هەموو ئینسانەکانە لە ناو هەر ئینسانەکە هەموو ئینسانەکانی تر هەن بەڵام ئەوەی کە لە ناو ئەم شتە پارچە گۆشتە سادا فعال دەبێت ئینسانێکە لە ئینسانەکان هەموو ئینسانەکان نییە ئینسانێک لە ئینسانەکان فعال دەبێت و ئینسانێکی تاقانەشە هەر خۆیەتی و پێشتریش فعال نەبووە چالاک نەبووە لەبەر ئەوە فکرەی هەمەکی دووپات نابێتەوە کە وەدی هاتی تر جارێکی تر دووپات بوونەوەی نیە کاتێک کەوتە ناو دووپات بوونەوە یەکسەر دەم لێ دەبێتە شتێکی زەینی وشک شتێکی زەینی مردوو ئەو کاتە دەبێتە کۆمەڵی ڕێوڕسمی دووپات بۆەوە کە هیچ ڕوحەکان تیانی و ڕوح لێرە دەکشێتەوە لەمە لەبەرەوە ئەوەی دەچێتە حاڵەتی دووپات بوونەوە ڕوح تایە ڕوح جێی دێڵێ ڕوح لە شتێکە حەزوری نابێت کە دووپات ببێتەوە لەبەرەوە هەر شتێک کە بە کۆمەکی ڕوح دێتە ئاراوە شتێکی تازە و تاقانەیە و ڕوح لە ناو جیهانە ڕۆحی جیهان ئایدیاکانی خۆی دابەش دەکا بەسەر میلەتەکانە لە ناو میلەتەکانی شاد دابەشی دەکا بەسەر تاکەکانە و دەکرێت لە ناو تاکێکە ئەم ئایدیا کولیەت دەرکەوێت ئیتر ئەم تاکە دەبێتە ئەو تاکەی کە گزارش لە فکرە نەتەوەیەکە دەکا یعنی ڕۆحی ئەم تاکە لەگەڵ ڕۆحی نەتەوە یەک دەگرێتەوە لە ڕێگەی ئەم تاکەوە ئەوەی کە نەتەوەییە ئاشکار دەبێت نەک ئەوەی کە فەردیە ئێستا ڕۆشنەوانە ئێستا دوای ڕۆشنکردنەوەکە حەز دەکەم ئەو پەرەگرافەی کانتان بۆ بخوێنمەوە کە لەبارەی گەشەکردنی فکرەکە و سێ قۆناغەکەوەیەتی و لەبارەی عمومەن فکرەوەیە دیگەڵ تەبانەم مای کە وەرگیراوە لە مێژووی فەلسەفەکەی وەرگیراوە بەرگی یەکەمی ئەوەی کە من خۆم تەرجەمەم کردووە لە 2005 لە موکریانی بڵاوبووەتەوە بیر کاتێک دەگاتە ناو دۆخە دروستەکەی خۆی بیر کاتێک دەگاتە ناو دۆخە دروستەکەی خۆی کە خۆی بە باشترینی ئەو شتانەوە سەرقاڵ بکە کە مرۆڤەتی یعنی بیر وەختێک دەگا دۆخی دروستی خۆی وەردەگرێت حاڵەتی سروشتی خۆی وەردەگرێت ئەگەر هاتوو ئەو بیرە بیرکردنەوە مەبەست لێرە لە بیرکردنەوەی بیر سەرقاڵ بوو بە باشترینی ئەو شتانەوە کە مرۆڤ هەیەتی زانین باشترین ئەو شتانە چییە باشترین ئەو شتانەش بیر خۆیەتی یعنی بیر بە بیرەوە سەرقاڵ دەبێت بەو معنایە بیرکردنەوە بە بیرەکانەوە سەرقاڵ دەبێت بەو فکرانە و ئایدایانی کە هەیە و ئەو فکرانە کە هەیە ئەوە باڵاترینی ئەو شتانن کە مرۆڤ دەبێت پێیانەوە سەرقاڵ بێت ئەوەی کە لە مرۆڤە لە هەموو شتێک شیاوترە بۆ بۆی ئێمە پێوەی سەرقاڵ بین لەبەرەوەیە دەڵێن من لای ئەڵمان ئەوەی کە ئەڵمان بیرکردنەوەی ئەڵمانی ئاراستە کردووە لەو فترە حاجەی عەقلی بووە نەک حاجەی سروشتی یا حاجەی مادی
بیر لەم حاڵەتەدا جگە لە خۆی شتێکی تری نایە لێرە خۆی خۆیەتی بۆچی لێرە بیرە چونکە بیر لێرە لە حەدۆخەپەتیەکەیەتی لە حاڵەتە سادەیەکەیەتی یعنی تەنها بیرکردنەوەیە هیچ تاکو یعنی خۆی و بابەتەکە یەکن هیچ تا جیا نەبوونەتەوە بیر تەنها لەو کاتەدا کارا و چالاک دەبێت کە خۆی بەرهەم بهێنێ کە خۆی بەرهەم بهێنێ لەو کاتا چالاک دەبێت واتە ببێت بە زەمینە بۆ ئەو بیرۆکە هەمەکیانەی کە لەناو خۆیاندا بوونیانەیە کە لەناو خۆیدا بوونیانەیە یعنی کاتێک بیر چالاک دەبێت کە ببێتە زەمینەی دەرکەوتنی ئەینی بوونەوەی ئەو بیرانە ئەو ئایدیایانە کە لەناو خۆیان هەیە لەناو بیر خۆیان هەیە بیر بەبێ ئەم خۆ بەرەمێنانەوەیە بوونی نابێت یعنی بیری تەواو بیری ڕاستەقینە و بیرەیە کە دەبێ ئایدیاکانی لەناو خۆیەوە بەرەمبێنێ ئەوانە ئایدیای وەرگیرا و ئەمە جۆرێک لە بیرکردنەوە دروست دەکات کە بیرکردنەوەیەکی ساختە و دووپات بۆەوەی ڕوح کۆمەکی نەکردو ئەوەش لەم خۆ بەرەمێنانەوەی وێنانەوەی خۆ بەرەمێنانەوەی بیرە دەکەوێتەوە فەلسەفە یعنی فەلسەفە بەرهەمی بیرکردنەوە خۆیەتی لە خۆی کاتێک کە بیرکردنەوە بیر لە خۆی دەکاتەوە فەلسەفە بەرهەم دێ یعنی بیر لەوە دەکاتەوە کە لە ناوی هەیە ئەوەی لە ناوی هەیە چییە؟ ئایدیاکانە ئەمە بە نسبەتی بیرەوە چونکە بیر ئەو ئایدیایانە دێنێ یعنی میلەتێک کاتێک ئەم وشاریە پەیار دەکاو و دەکەوێتە بیرکردنەوە لە خۆی لە بوونی خۆی ڕوح کۆمەکی دەکا بەچی بۆ ئایدیایانە و کۆمەکی دەکا بە بەرجەستەکردنی ئەو ئایدیایانە ئیتر لە زمانە بێ لە فکرا بێ لە واقعا بێ لە هەر مادەیەک لە مادەکانە بێت و لە هەر چۆنیەتێک لە چۆنیەتەکانە ئێستا بابزانین قۆناغەکانی بیرکردنەوە لە هیگل سێ قۆناغی دیاری کردو قۆناغی یەکەم قۆناغی بیرە و لەم قۆناغەدا بیرۆکەکە تەنها وەک بیرێکی یەمەکی بیرۆکەکەمە بەس لە ئایدیاکەیە تەنها وەک بیرێکی یەمەکی و پەتی لە ناو بیری بیرمەندەکاندا دەردەکەوێت تەمانە من دامڕشتوێتەوە اینەکە تێکستەکەی ئەوم داڕشتوێتەوە ینی لە ناو کەوانانیە لە ناو ژمارەی لەسرە بڕوانە فلانە ینی ئەمە لە اینەکە وەرم گرتووە کتێبی بوونی نەتەوە یەکە و فەسڵی کە هەیە دیارە کاتێککە ئینم کردووە نووسیومە لێرە دامڕشتوێتەوە ینی فکرەکەم بە شێوازی خۆم داڕشتوێتەوە نەک ڕاستۆخۆ نەقم کردو نەوەک دواتر کەسێکتان کرد بۆەوەی بزانن کامە داڕێژاوەتەوە نەک ئینەکەی خۆی یانی فکرەکە تەواو بۆ یعنی وەری دەگری بەڵام بۆ ئەوەی لەگەڵ کۆی باسەکە ڕێکی خەیتەوە دەبێت چی بکەیت دەبێت دایڕێژیتەوە قۆناغی یەکەم قۆناغی بیرە و لەم قۆناغەدا بیرۆکەکە تەنها وەک بیرێکی ئەمەکی و پەتی لە ناو بیری بیرمەندەکاندا دەردەکەوێت یعنی لەم قۆناغا فکرەکە چییە ئایدیاکە لە ناو بیری بیرمەندەکانە هیچ شەک و پەتیە هیچ ئاسەوارێکی عینی بوونەوەی پێوە دیار نیە یعنی چییە ینی تەنها یاساکەی ئەوەی کە لە هینە ڕاضیاتەکە باسمان کرد سین زائد ساد یەکسانە بە عین تەنها یاساکەمان پێ دەڵێت هیچی ترمان پێ ناڵێت ئەڵێ بۆیە ناتوانین لەم قۆناغەدا بزانین ئەم بیرۆکەی بوونی چ بوونەوەرێکی هەستێکی و عینی قۆناغی دووە قۆناغی بیرۆکەی سەراپاگیرە ینی بیرۆکەی سەراپاگیر لێرە هەر سەراپاگیر ینی گژیر تۆتالیتارە بیرۆکەکە گشتیە ینی بیرۆکەیەکە کە هەموو ئەوانە دەگرێتەوە دەکەونە ناوی قۆناغی دوم قۆناغی بیرۆکەی سەراپاگیرەوە لەم قۆناغەدا ئەو بیرۆکەیە لە ناو بیری بیرمەندەکاندا لەوە دەردەچێت کە تەنها بیرۆکەیەک بێت و بەس تەنها فکرێک نییە بەڵکو دەبێت بە بیرۆکەی شتێک بەڵام ئەم شتە هێشتا بوونەکەی بە تەواوەتی دیاری نەکراوە ماوێتی خۆی وەک بیرۆکەی شتێکی عینی و هەستەکی دیاری بکات لەم قۆناغەشدا بیرۆکەکە پێویستی بەوەیە زیاتر پەرە بستێنە و بوونی خۆی لە ناو بیری بیرمەندەکاندا دیاری بکات قۆناغی سێ ئەو قۆناغەیە کە بیرۆکەکە بە تەواوەتی بوونی خۆی دیاری دەکات و وەک بیرۆکەی شتێکی دیاری کراو کە هەموو مرۆڤێک دەیزانێت چییە خۆی دیاری دەکات و ئەوەی لە خۆی داشاردوویەتەوە ئاشکای دەکات
لەم قۆناغەدا بیرۆکەکە دروست وەک ئەوەی کە لە خۆیدا هەیە لە ناو بیری بیرمەندەکاندا دەردەکەوێت و لە بەرهەمی بیری ئەواندا دەگاتە پەرسەندنی تەواوی خۆی. ئێستا وازانم ڕۆشنن پێشتری ژەوەم ڕوون کردەوە لەسەر ئەساسی سین و ساد و ئینەکە و دواتر ژمارەکان و دواتر شتەکانەوە تەواو ڕۆشن دەبێتەوە. ئێستا ئیتر باسی فکرێنێتەوە دەکەین لەناو مێژوویان فکرەیە چۆن بەو پەرەسەندنا دەڕواوە چۆن دەکاتە لووتکەی گەشەکردنی خۆی. هەر بە کورتی لێرە باسی دەکەین و لە دەرسی داهاتۆوە ئیتر دەست بە سەرەتاکەی دەکەین. فکرە پەتیەکە لای لایبنیتس فکرە پەتیەکە دیاری دەکەین هێنێتەوە. دواتر لای کانت قۆناغی دووەمی فکرەکە تەحدید دەکەین. لای کانت قۆناغی دووەمی فکرەکە تەحدید دەبێ ینی فکرەکەی لە حاڵەتە تۆتاڵەکە یانی کە گشتگیرە. لە قۆناغی سێەمە ئیتر تەواو عینی دەبێتەوە دەزانین ئەم فکرەیە فکرەی چییە، بەڵام لە دوو قۆناغەکەی ترا هیچ تاکو نازانین فکرەی چییە، تەنها دەزانین ئەمە کۆمەلگایە کە بەڵام نازانین ئەم کۆمەلگایە نەتەوەییە یانی. تەوان ناڵێم غەریبە کاتێک کە بوو توێ فکرەی نەتەوە دەگەڕێنرێتەوە بۆ لای بنیتس و باوەڕ ناکەم کەس ئەمەی کردی بێ گەڕاندبێتەوە بۆ لای بنیتس. ئەوەی لە ڕاستی شاوا دەکات کە من بیگەڕێنەوە بۆ لای بنیتس ئەوەیە کە بە تەواوەتی کە دەی مقارنەی مەملەکەتی خوای لای بنیتس کە لە مۆنادۆلۆجیا هەیە لەگەڵ مەملەکەتی غایەتەکانی کانت و کە لە میتافیزیکای ئەخلاقا هەیە لەگەڵ فکرەی نەتەوە لای فێختە کە لە پەیامەکانی بۆ نەتەوەی ئەڵمان هەیە لەگەڵ فکرەی نەتەوە لای هیگڵ کە لە فەلسەفەی مێژووەکەی هەیە لەگەڵ کتێبی ئوسوڵ بنەماکانی فەلسەفەی ماف لە قۆناغی ئەخیریا چونکە بنەماکانی فەلسەفەی مافە وشە دیالکتیکە لە تاکەوە بەر لەوەی ببێ بە شەخص دەست پێ دەکا بۆ خێزان بۆ کۆمەلگای مەدەنی بۆ نەتەوە ئینجا بۆ دەوڵەت. ئەمە پرۆسەیەکە کە ڕۆح بەم پەرەسەندنا دەڕوا هەتا ئەم تاکە وای لێ دێ لە تاکێکی ناخێزانیەوە تاکێکی پەتیەوە کە هیچ دیاریکراو نییە وای لێ دەبێتە تاکێکی نەتەوەی ینی تاکی نەتەوەیی دەبێت خێزان ببڕێ ینی وەزیفەی خێزانی ئەو وەزیفەیە ببڕێ دەبێت کۆمەلگای مەدەنیش ببڕێ اینجا دەبێتە تاکێکی نەتەوەی ببڕێیان ئەوە ناتیان پەڕێنەوە جیان بێڵە ینی ئەوە نەفیان بکاتەوە لە خۆیان هەڵیان گرێ کە نەفی دەکاتەوە لە خۆی هەڵی دەگرێ ینی چی ینی ئەوە نا وەزیفەی خێزانیەکەی لە دەست دەدا بەو معنایە دەزانێت کە وەزیفە ئەساسیەکەی کامەیە ینی وەزیفە کولیەکە تا کولی بێتەوە ئەو وەزیفە ڕاستەقینەکەیە ینی بۆچی چونکە وەزیفە خێزانیەکە ئاسانە جێبەجێکردنی یعنی ئەو پێداویستیانەی کە بۆ منداڵ پێویستە دابین بکرێت سە لە ئەوروپا هەر باوکو دایک دابینی ناکا ینی حکومەت خۆی دابینی دە ینی شتانێکە کە ئەوانی تریش دەتوانن بیکەن بەڵام کە تاکە گەیشتە ئاستی تاکە نەتەوەیەکە ئەمڕۆ هەشتێکی پێدەستپێرە تەنها بەو دەکرێت ینی بە کەسێکی تر ناکرێت هەر کەسە شتێک کە پێی دەکرێت و دەبێت بیکە و ئەمەم بەرپرسیاریەتی ڕوحی نەتەوەیە لە ئەستۆی ئەو تاکە و ئەلێرا ئەو تاکانە دەتوانن ببنە تاکی نەتەوەی و ئەمەش پەرەسەندنێکی ڕوحیە دەبێت تاکەکە پیا بڕوە و ئەمانە تێپەڕێنە تا دەگاتە تا دەبێت بەو بوونە نەتەوەیە کە بوونی دەبێتە بوونێکی نەتەوەیی وەکو تاکە کەسێک ئەو کاتە لە جاتیەوەی ئەوەی تا شخصیە بینوێنێ ئەوەی نەتەوەیە لەوە ئاشکرا دەبێت جا فکرەکە فکرەی نەتەوە لەناو ئەم بیرمەندانە تقریبا 250 ساڵی زیاتر دەبێت هەتا کامل دەبێت ئەمە تەنها لە فکرە کامل دەبێت وەکو فەلسەفە وەک گزارشکردنی لەناو زمانە
بەرجەستەبوونی لە ناو زمانە نەک لە ناو واقعە. ئەمە بیرمەندەکانی ئەڵمان ئەم فکرەیە لە ناو فەلسەفا وەکو وەزیفەیەک کە بوونیان خستوویەتی ئاستۆی لەلایەکەوە ڕۆحی گیان و لەلایەکەوە کە ڕۆحی گیان دێتە ناو ڕۆحینەتەوە. ئەمەی لە ئەستۆی ئەوان داناوە ئەوان بە لە ماوەی چەنە لە ماوەی 250 ساڵە اینجا فکرەکە بەرجەستە دەکەن وەکو فەلسەفە. بەڵام ملەتی ئەڵمان هیچ ئەو مەسئولیەتەی نەتوانی هەڵگرێ کە ئەمە وەکو ئەو فکرە کە لە ناو فەلسەفا بەرجەستە بووە و لە ناو واقعی خۆیان بەرجەستەی بکە. بەڵام ئەم فکرەیە لە ڕووی عەقلیەوە تەواو بەرجەستە بووە، یعنی لە ڕووی عەقلیەوە ساخ کراوەتەوە کە ئینسان ئیمکانی هەیە ببێت بەو جۆرە لە تاکی نەتەوەی وەک مرۆڤەکان ئیمکانی ئەوەیان تایە کە چی دروستکەن کۆمەلگایەکی نەتەوەیی لەو جۆرە بێنە ئاراوە. یعنی فەلسەفە نایە شتەکانە بۆ دروستکە. فەلسەفە ئەوە پێدەڵێ کە ئیمکانی چی هەیە بکرێ و ئیمکانی چی هەیە نەکرێ و ئینسان ئیمکانی چی تایە. و فەیلسوفانی ئەڵمان بە درێژایی فەلسەفەی ئەڵمانی بەو معنایی کە لە لایبنیتزەوە دەست پێ دەکا هەتا هیگڵ، تاوان هیگڵ خۆی بە کۆتایی فەلسەفە دەزانێت و فعلەن خۆی لە هیگڵا فەلسەفەی ئەوروپی دەگاتە لووتکەی خۆی. ئێتر دوای هیگڵ ئێمە بەو معنایە فەیلسوفمان نییە کە بێت ئەو هەوڵ بدا ئەو فکرانە گەشە پێ بدا کە تاریخی فەلسەفەی ئەڵمان فەیلسوفەکان گەشەیان پێداوە. دەرگایەکی تر لەسەر فەلسەفە دەکرێتەوە، هەوڵ دەدرێت ئەساسێکی تر بدۆزێتەوە بۆ فەلسەفە لەسەر دەستی ئەدمۆن هۆسۆڵ و دواتریش هایدگەر محاوەلەیەک دەکا. بەڵام ئەوان نەیانتوانی فعلەن ئەوان هەر ئەوەندەیان کرد کە توانیان دەستنیشانی ئەساسێکی تر بناغەیەکی تر بۆ فەلسەفە بکەن. بەڵام ئەم فەلسەفەیە کە ئەوان دەستنیشانی بناغەکەیان کردووە لە ڕاستیە تا ئێستا دانەمەزراوە و لەوە ناچێت ئەڵمان خۆی بتوانێت ئەوەی کە ئەوان دیاری کرد دایمەزێنێ. لەوە ناچێت لەوانەشە جارێکی تر بتوانن بە وەزیفەی خۆیان هەڵسنەوە ئەو ئەساسە کە ئەوان دیاریان کردووە گەشەی پێ بکەن. بەرحاڵ فکرێنێتەوە 250 ساڵ تا 300 ساڵ لەناو حەزانایە لەناوینایە لەناو پەرسەندن و گەشەکردنایە هەتا دێتە دەرەوە و دەردەکەوێت ئەمە فکرێنێتەوەی. چۆن ئەمە ساخ دەکەیتەوە؟ بە پێی ئەم دیالکتیکەی هیگڵ. یعنی کاتێ من دەڵێم فکرێنێتەوە یەکەم جار لای بنیتزە هەر لە خۆمەوە ناڵێم. بە پێی ئەم دیالکتیکەی ئایدیاکان لای بنیتز بۆ یەکەم جار فکرێنێتەوە لە شکلە پەتیەکەیە ئاشکرا دەکە لە شتێکە کە ناوی ناوە مەملەکەتی خوددا. تاوان چۆن دەزانین؟ دەبێت شی بکەینەوە ئەو سیستەمە شی بکەینەوە تاکەکانی شی بکەینەوە. بزانین مۆنات کە و باسی دەکا مۆنات چییە؟ کاتی ئەمە زانیمان مۆنات ئەمە و ئەمە و ئەمە و ئەمەیە و یاساکانی ئەو سیستەمەی کە پەیوەندی مۆنادەکان ڕێک دەخا فلانە سیستەمە وە بنەمای ڕێکخستنەکەش فلانە شتە. کاتی ئەمەمان زانی ئەو کاتە ئێمە چیمان دۆزیوەتەوە؟ یاساکەمان دیاری کرد. دوای ئەوەی کە یاساکەمان دیاری کرد و ئەو دانانەشمان دیاری کرد کە بە نظامەکە دایان خاتە ناو پەیوەندیەوە، ئەو کاتە دەتوانین ئیتر بگەڕین لە دوای ئەو بزانین چی ڕوویداوە. ئەو کاتە دەچین بۆ لای کانت. زانی کانت ئەوەی ناوی ناوە مەملەکەتی غایەتەکان ڕەبتی بەوەی لای بنیتزەوە هەیە یانە؟ ئەگەر هاتوو سیستەمەکە هەمان سیستەم بوو و ئەگەر هاتوو دانەکان هەمان خاصیەتیان هەبوو کەواتە ئەم سیستەمە کە لای بنیتز بە شکلێکی پەتیەیە لە لای کانت تۆزێ عینی بۆتەوە یا شکلی فکرەیەکی سەراپایگیری وەرگرتووە کە ناوی ناوە کۆمەلگای ئەخلاقی. چونکە کۆمەلگای ئەخلاقی کە دەڵێ کۆمەلگای ئەخلاقی هەموو کۆمەلگای هەموو میلەتەکان دەگرێتەوە. بەڵام کە وتت کۆمەلگایەکی نەتەوەیی یعنی ئەفەن کۆمەلگایەکی جیانی دەگرێتەوە. یعنی تو کۆمەلگایەکی سەراپایگیر تۆ کە دەڵێ کۆمەلگای ئەخلاقی فکرەی کۆمەلگایەک یعنی گروپێکە
سروشت بەشداری بکە لەمە وەجیان کاتەوە بەجیاوەکردنەوەیکی سروشتی نبینی تۆ شتێک دەبینی لە دەرەوەی سروشت لە دەرەوەی جیاکاریە سروشتەکە یعنی فکرەیەکی گشتی دەبینی کاتێک ئەمان ساخ کردەوە لە لای کانتیش نظامەکە هەمان نظامە و هەمان بنەمای هەیە کاتێ باسی تاکەکان دەکات بە هەمان شێوە دەبێت بۆ پرۆسە بڕۆن کە مۆنادەکان هەیەە و ئەو خاصەتیانەی مۆنادەکانیانە دەبێت تاکەکانیشیان بێت تاکەکانی ناو تاکە کەسەکانی ناو مەملەکەتی غایەتەکان کە ئەمەمان ساخ کردەوە و کاتە دەزانین چی دەزانین ئەوەی کە کاند ناوی ناوە مەملەکەتی غایەتەکان ئەوە هەمان مەملەکەتی خوای لای بنیتزە بەڵام لە بەرجەستەبوونەوەیەکی نوێیدا طبعا کانت ئەم فکرەی لە لای بنیتز وەرنەگرتووە ئاگاتان لەمە بێت کاتێک فکرەیەک لە ناو میلەتێکە گەشە دەکا بەوە گەشە ناکا کە ئەم نەوەی دواتر بێ ئەم فکرەیە لەم وەرگێت و گەشەی پێ بدەم ئەمە وەکو علم نییە کە شتێک دۆزراوەتەوە بە تاقیگە لەسەر ئەوە تاقیگەیتر ئینکەیت و بۆەوەی ئەسڵەن لە فەلسەفە تۆ دەبێ هەموو ئەوەی کە هەیە لە دەرەوە دێت فڕی دەیتە دەرێ ئەبێ جارێکی تر لێگەڕی فکر خۆی فکرەکە جارێکی تر بەردەستە بکاتەوە لەبەرەوە کانت لە لای بنیسی وەرنەگرتووە تەقلیدکردنەوەی ئەوەی ئەو نییە وەرگرتنی ئەو نیە و بەرگێکی بدا بەسەرە نا لە دوای 100 ساڵ لە کانتا 100 ساڵە چەند ناوبینە تاریخەکەم بە وردی لە یاد نییە بەڵام دەزانم لە حدودی سەدەیەک دەبێت جارێکی تر کانت ئەتیماد دەخاتەوە سەر ڕۆحی خۆی سەر فکری خۆی و جارێکی تر ڕوحی نەتەوە و فکرەیە دەدات بەم مفەکیرەی ئەڵمان جارێکی تر لە شێوەیەکی عینیترا بەردەستێ بکاتەوە کە ئەمەیان دەبێتە چی دەبێتە کۆمەلگایەکی ئەخلاقی تۆزێ گۆشتی گرتووە هەندێک مەلامحی دیارە مەلامحی گشتی کۆمەلگاکە طبعا دوای کانتیش ئەم فکرەیە بەناو فختە و هێردەرە تێدەپەڕێ ئەمانات ڕێک ئەم کۆمەلگایی کە تاکەکانی ئەم کۆمەلگایە کە کانت باسی دەکە دواتر کاتێکە تاکی نەتەوەیی لای فختە دەخوێنیتەوە و کۆمەلگای نەتەوەیی دەخوێنیتەوە سێر دەکەی کۆمەلگای نەتەوەیی ئەو کۆمەلگای نەتەوەیی لای فختە ڕێک هەمان ئەو کۆمەلگایەیە کە کۆمەلگای ئەخلاق هەمان نظامی هەیە و تاکەکانیشی دەبێ بە هەمان پرۆسەی ڕوحیا بڕۆن بۆ نمونە مۆناد نابێ هیچ لە دەرەوەی خۆی وەرگێت و هیچیش بداتەوە کاینێکی قایم بەزات تاکی نەتەوەیی شەر ئەوە نابێ هیچ لە دەرەوە وەرگێت و هیچیش بدا بە دەرەوە ناچاری کابا بەوەی کەین بێت دەبێ ئەو یاسایانە لەناو خۆیانە خۆی بدۆزێتەوە ئەمە چییە؟ ئەمە بنەمای بوونیم هەم مۆنادیشە و هەم تاکی ئەخلاقیشە و هەم تاکی نەتەوەیش و هەم ئەو شخصەیە کە دەبێتە کەسێکی نەتەوەیی لای هیگلیش و دەبێتە کەسێکی ناو دەوڵەتیش کەسێکی دەوڵەتیش لامان کات هەلێرەوە کاتی ئێمە ئەمە دەبینین ئەم تاکە بامان پرۆسا دەبێ بڕوە تا دەبێ بەو تاکە و دەبێ و خاصێتانەی تیابێ دواتە سێر دەکەین نظامەکە سیستەمەکە ژەمان سیستەمە و ئەوەش دەزانین کە ئەمانە لە یەکیان وەرنەگرتووە ئەمە جارێکی تر ئەو ڕوحانەتەوەیە ئەو بیری ئەو مفەکرە ئاراستە دەکا بە ئاراستەی ئەو ئایدیایی کە لە سەریەتی بێنێتە ئاراوە جارێکی تر کە دێتە ئاراوە لە قۆناغێکی دواترا ئەم جارە بە شکلێکی عینیتر دێتە ئاراوەکو قۆناغەکانی تر نیە هەرچەندە یگەڵ ئیشارەتێکی بچووک دەکا بە لە کتێبەکەی فەلسەفەی مێژووە ئیشارەتێکی بچووک دەکا بەڵام بۆچی بۆ یەک بۆ تەنها مۆزۆی پلانی پێشینە نەک بۆ فکرەی نظامەکە و بۆ تاکەکان تەنها ئیشارەتێکی بچووک دەکات دەڵێ ئەم فکری پلانی پێشینە پێشتر لای بنیتز بە شێوەیەکی پەتی هەبوو هەر ئەوەندە دەڵێ و مەوزوعەکەش یعنی ئەوە نییە کە لە لای بنیتزی وەرگرتی بێ ناڵێم کاتێک کە مفەکیرەکان بیر دەکەنەوە دەگەنەوە هەمان فکرە لەناو خۆیانە چونکە فکرەکان وتمان لەکوێن لەناو خۆتان تۆ لەویتری وەرناگری بەڵام کە لەناو خۆتا پێی گەیشتی بەرجەستەبوونەکەی جیاوازە لە بەرجەستەبوونی ئەوانی تر ئەگەر بەرجەستەبوونەکەی جیاواز نەبووە یانی چی یانی لەویتر وەرگیراوە
ئەوەی تهدیدی دەکات کە ئەمە جارێکی تر ڕوح ئەم فکرەیە بەرجەستە کردوێتەوە چییە؟ ئەو تایبەتمەندیەیە کە ئەو گەشەکردنە مادیەیە کە فکرەکە دەبینی، ئەو بەرجەستە بوونە تازەیە کە کۆمەڵێشتی تازەمان پێ دەڵێ لەبارەی ڕازەکە زیاتر ئاشکرا دەکات. ئەوەنان لەوەی کە بەرجەستە بۆ ڕازەکە زیاتر لەوە خۆی ئاشکرا ناکات. دەبێت جارێکی تر بگەڕێتەوە ناو ڕوح، لە ڕوحەوە بەناو ئەو تەبیعەتە و فکرا بڕوە لە ڕێگەی ئەم فکر و تەبیعەتی ئەم فەیلسوفەوە خۆی جارێکی تر زیاتر لەوە ئاشکرا دەکات کە لە فەیلسوفەکەی پێشوە خۆی ئاشکرا کردووە. ولا لەوەی دواتریشان هەر عینی شت دەبێ ئەم بیرمەندە لەوانەی دەرەوەی خۆی دا بمارێت بەرەبەرە بکەوێتە ناو تەئەمول و ڕوحی بگاتەوە بە هەمان ئایدیا کە گەیشتە هەمان ئایدیا و کاتە ئەم جارە لەوەوە بەرجەستە دەبێتەوە لەبەرەوەی لە ڕوو قۆناغی مێژووی و ئەم لە پێشترە ئەوە بەرجەستە بوونێکی عینی تر بەرجەستە دەبێت. بەڵام هەمووشیان چییە؟ هەمان بنەما، یعنی لە کولیاتە هەمویان چین؟ هەمویان یەکن. ئەم مۆزوعی دیالکتیکە دەکرێت لە عینیشا هەستی پێ بکەین هەندێک جار ئەگەر سەیری ئاینەکانیش بکەین و سەیری مەسیحێت یەهودیەت دەکەی، ئاینێکی ینی زۆر مادی و ڕسمی و بەرجەستەیە. دواتر لە مەسیحا تەواو ڕێوڕسمەکان نامێنن، ئەمە هێنە ئەنتی تێزەکەیە. دوای ئەمە جارێکی تر بەرجەستە بوون بەخۆیەوە دەبینێ، ئەو کاتە لە ناو ئیسلامە چی دەبێت؟ ئەو دوانە کۆ دەکرێتەوە، ئەوەی کە نادیاریکرا و ناڕسمیە لەگەڵ ئەوەی کە ڕسمی، هەردووکیان لێک دەدێن کۆ دەبنەوە لە ئیسلام پێیان دەبێت. ئەمەش تەتەوری هەر بامان شەوە و ڕوحە لە تاریخە، بەڵام ئەمە ڕوح لە ناو چیە بەرجەستە دەبێت؟ لە ناو ئاینە، نەک لە ناو فەلسەفە. لەوێ ڕوح ئایدیاکانی خۆی لە ناو فەلسەفە بەرجەستە دەکات، بەس لێرە لە ناو ئاینە بەرجەستی دەکات. و ئێستا وابزانم ڕۆشنە فکرینەتەوە چۆن گەشە دەکات، لەوانەی دابێ دەست بە لایبنیتز دەکەین، مەملەکەتەکەی لایبنیتز لێ دەکۆڵینەوە و مۆنات لێ دەکۆڵینەوە تا بزانین مۆنات چییە و مەملەکەتەکە چۆنە. دوای ئەمەمانزانی دەزانین ئەمە تەنها یاساکەمان پێ دەڵێ، هیچی ترمان پێ ناڵێت، چونکە مۆنات کەس نازانێت چییە. مۆنات هەر ئەوەیە دەڵێ ئەو شتەیە کە قائم بەذات، ئەو شتەیە کە کۆمەڵە خاصێتی هەیە، بەڵام دواتر دەچیتە لای کانت تاکە کەسە، بەڵام هەمان خاصێتی هەڵگرتووە، ئەو کاتە یانی عینی کراوەتەوە.